مەسەلەی ئەو هێرشەی کە ئەم دوایە بۆ کەرکووک کرا ئەو پێشمەرگانەی لەوێ جانیان با بڵێن لە دەستدا جەنابەت بە شەهید دەزانی؟ نە بۆ نی لەبەرەوەی لەژێر ئاڵای ئەلمانیەتە بکوژرەی کافری پارتیە یەکێتیە پەکەکەیە پژاکە دیموکراتە هەر کەسەکە لەژێر ئاڵای ئەلمانیەتە کە دین و دەوڵەت لێک جودا ئەکات و شەهید نیر بە هیچ مستەلاحێ شەهیدی پلەیەکی دوای پێغەمبەرەتی و صدیقینە ئولایکە مع الذین ئەنعم الله عليهم من النبیین والصدیقین والشهداء ئەم دەرەجە و ئەم پلێ چۆنە درێ بە نەخوێنەوارێکی پارتی وێچێتی کە بە شەقەچێتە سەر ئاڵاکە کە لێی نووسراوە لا ئیلاهە ئیلا الله یا سوجدە ئەبا بۆ ئاڵای گۆڕان و یەکێتی و پارتی کاکە چۆنە و شەهیدی هەروە ویسامێکی خۆڕایی بیدەیتێ ئەبێت لەژێر ئاڵای ئیسلامە بکوژرێ خاک و نیشتیمان چ دەورێکی هەیە؟ خاک و نیشتیمان دوو بتندایان ناوە وەکو لات و عوزا خەڵگە گەڕێ بە دەوریا بۆی قوربانی بۆ ئەهلی جاهیلیەت بدا ئەبوو جەهلی پێبەرز بێت و ئەمانە هەڵخەڵەتاندنن فریودانی خەڵکن بە ناوی خاکەوە بۆ کەسەی خاچی فرۆشت و هاتۆتە سەر تەلەڤیزیۆن بە چاوێکی پلاستیکی وەڵێ من ئەمرم پێکردن 15,000 ئینسیحاب بکەن ئینسیحاب بە دەبابەکردن ئینسیحاب بە دەبابە لە ناو مەدەنیە بە ناو جادەی کەرکووکە ئینسیحابەکە و ڕاهەکە کاکە ئەم چاو پلاستیکیانە پێویستە محاکەمە بکرێن ئەو عایلەی تاڵەبانی و مسز ڕیچ و کوڕەکانی و برازاکانی ئەم تاغوتە ئەوانەی هەمویان تەسلیم کرد فەرقیشینە لای پارتیش هەر بە هەمان شێوەیە دیبەگە و مەخمور لە بەردەستیان نابوو چۆن دیفاعیان لە سەدی مووسڵ کرد و حەشدی وەحشی کوژرا ئەیان توانی بە هەمان شێوە دیفاع لە شوێنەکانی تریش بکەن بەڵام ئەمانە ئیرادەی کوردایەتیەکەیان تەسلیم بە دەرێ کردووە بە ئیقلیمی وەکو تورکیا و ئێران بێ یان بە ئەمریکا و ئەوروپای ئەمانە پێویستە ڕادرێن ئەمانە پێویستە لادرێن و ڕادرێن کوردایەتیەکە پێویستە ڕاست بکرێتەوە لەسەر فەهمێکی ئیسلامی ڕەسەن ئەو پێشمەرگە داماوە خۆیدا بە کوشت لە پێناوی شتێکە هەڵیان خەڵەتاندووە چاواشیان کردووە پێڵێن وەڵا لەبەر خاتری خاکە کام خاکە کە ئیفرۆشن هەموو ڕۆژێ بابە بێ لە پێناوی خوایە بکوژرێ ئەبێن نیەتی پاکاتەوە بۆی بزانێ لە پێناوی چیا ئەڕوە